خۆشەویستانم بەپێی دواترین ئەو ئامارانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراقدا کردوێتی بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقیدا ڕێژەی توشبووان بە نەخۆشیە دەرونیەکان لە عێراقدا دەگاتە لە 30. ئەمڕۆ بۆ هەندێک قسە و باسکردن لەسەر نەخۆشیە دەرونیەکان ئەوانەی کە پێی دەگوترێن نەخۆشیە ڕەوانیەکان لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانداری بەڕێز دکتۆر جەمال عومەر تۆفیق دەکەین کە پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانە لە هەرێمی کوردستانی عێراق. دکتۆر جەمال سپاسی ئامادەبوون دەکەم. سپاسدانەکەم. دکتۆر بە سەرەتا بۆ پرسیارە دەستکەین ئەو ڕێژەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ئاماژەی پێکردووە لە 30 چەندی بەرهەرێمی کوردستانی عێراق دەکەوێت؟ لە 30 خۆ دەزانی ئەمە هەندێک پرسیارێکە و فۆرمێکە ئامادەکرێ و دابەشەکرێ بەهۆی کارمەندەکانەوە و ئەو پرسیارانە کە تەماشاکەن وەکو چۆنەڵی شت نییە نەخۆشی دەرونی ئەو کەسە دەرکەوێ و هەڵس و کەوتی تەواو نەبێ و قسەی غەڵەت بکا پێ و تێ دەرونی. ئێمە هەر کەسێک بۆ نمونە تووڕە بێ، دڵی خۆش نەبێ، خەوی باش نەبێ، دڵی خۆش نەبێ بە دنیا، خۆی معدل ئازاری هەبێ، شتی هەبێ، هەسکا بە تەمەڵی، هەسکا بێ لاوازی، هەسکا بەوەی کەوا کەینی نییە. ئێمە حسابەکەین کەوا جۆرێک لە نەخۆشی دەرونی تیادایە، بەڵام ئەو نەخۆشی دەرونیانی تیادار نەکەوتووە. دیان نەبووتە حاڵەتێکی زۆر لەبەرەوەی کەوا لای ئێمە تووڕەبوون و دڵناخۆشبوون و بێتاقەتی بە شتێکی زۆر زۆر ئەتیادی دانێ. وەختێک ئێمە ئەچین بێژێک لە نەخۆشی دەرونیە گەر هات و هەڵسوکەوتەکەی تێکچێ قسەی غەڵەت بکە و لەوانەیە دەست درێژی بکاتە ڕفتار و ڕفتاری دژی دەست درێژی باەوە کە سوکاری یا بە زمان یا بە دەست یا بەشتی ئەو وەختە ئێمە پێڵێن ئەو کەسانە بە نەخۆش و کە سوکارەکە ئەوە نەخۆشکەوتە بابی هێنین. وەلو ئێستا یعنی خۆشبەختانە من ماوەیەکی زۆرێک کارەکەم لە بەشی دەرونیە ئێستا ئەتوانم بڵێم وشیاری هاوڵاتیان زیادی کردووە ئەگەر بەراورد دیکەم لەگەڵ ساڵەکانی هەشتانە بڵێ ئەگەر یارمەتیم بی کە دەڵی وشاری هاوڵاتیان زیادی کردووە پێشتر ینی وەکوبارێکی باوا بوو نەخۆش زۆر قسەی لەسەر بارە دەرونیەکەی خۆی ناکرد یعنی ئەکرێت لەوە وەڵامی و پرسیارەوە وا تێ بگەم کە پێم بڵێ نەخۆشەکان ئێستا خۆیان دێن ڕاشکاوانە قساکەن. بەڵێ ئێمە ئینگلیزی کەلیمەکەی پێڵێن ستیگما یاخود بڵێن وەکو عیبێک یا وەکو شەرمێک هەستەکە ئەگەر ئەگەیشە بڵێ ئەوە نەخۆشی نەفسی هەیە نەخۆشی دەرونی هەیە وەکو جۆرێک لە شەرم یا ئابڕوو وایە لای خۆزان ئێستا پێشکەوتۆ چۆن مرۆڤ تووشی نەخۆشی هەوکردنی هەناسا بێ و تووشی هەوکردنی گوچیلا بێ و تووشی ئەوانە ئەبێ هەمان کاتیش مرۆڤ تووشی ئەم شتانە نابێ بەس دنیای ئێستا دنیای منملانیە ئێمە هەمیشە لە کێشمە کێشماین بەڕاستی دایمەن ئێمە هەوڵێن زیاتر بچینە پێشەوە زیاترێن و کاتمان نییە ئەومان لە هەموو شتێکە تەمان ئەمانە هەمووی چی دروستەکە هەمووی جۆرێک لە دڵڕاوچێ دروستەکە جۆرێک لە تێنشن دروستەکە گرژی دروستەکە لە مرۆڤە ئەو گرژێش لەبەرەوەی بینی زۆر جارەچی لەگەڵ یەکێکە دوکانەیەکە دۆ قسەی لەگەڵ لاقی سیام قسە تەماشاکەیت و ڕابێ بۆ چوژەکەم پڕ بووە ئەو تووڕەبوونە نیشانەیەکە لە نیشانەکانی نەخۆشیە دەرونیەکان لە هەڵچوونی دەرونیەوەیان بۆ جۆرێکە لە هەڵچوون بەڵام تۆ ئەگەر بچیتە لێرەیە چییە کاکە بەڵێن ئەگەر بچیتە وردەکاریەکانەوە زیاتر بڕۆی و ئەویش ڕاشکاوانە و ڕاستیانە قسەت بۆ بکە بەداخەوە وەکو باسم کرد چوچێکم نەخۆشی دەرونی بە یەکێک لە عیب بزانن یاخود بێکێ لە شەر مەزانن شتەکانی خۆیان ناڵێن یعنی بڵێ ئەوەی تێ ئێمە شتێکمان بڵاو کردەوتمان ئەو کەسانی کەوا یەت مڕاجعی بڵێن حاڵەت دەرونیەکەکە لێ پرسی بڵێ ئەرێ تۆ مەسەن خواردنەوە خۆی تۆ بڵێن مادە هۆشبەرەکان بەکارێنی تۆ بەکارێنی لە ساڵ 95 هیچی ڕاستیەکانی ناڵێ چوچەکەم مرۆڤی کورد ئەوەنگە لە ژێر ئەشکەنجا بووە ئەوەنگە لە ژێر بواری خراپە بوو هەموو شتێک تەسەوەرەکە ینی بەڕاستی من دکتۆر ویستم پرسیار لەوە بکەم بۆ خۆ دەزانی ینی ساڵانێکی زۆر دوور و درێژ مرۆڤی کورد لە ژێر فەرمانڕەوایەتی سیستمە سەر کوتکەرەکانە بوون لە عێراقا لە وڵاتانی تریشە بەگشتی ئەوە چ جۆرە کاریگەریەشی هەیە ئەوە کە پێی ئەوەترێ تەنگەشەی دەرونی دروست کردووە یعنی بۆ نمونە ئەو کەسی کەواکەوە بن ئەلفال کراوە کە سوکاری براوە ئایا ئەو ژنە ئینتیزارەکە مێردی کوڕی کچی ڕۆژێنێ و دوونێ و سێنە و چوانە بەبێشک ئەم ترۆمایە یاخود ئەم کێشەیە
کاریگەرێکی هەیە لەسەر هەستی و نەستی و هەڵس و کەوت و هەموو شتێکی بەڵام پێی نازانێ یەکێ لە شتەکانی ئێمە ئەوەیە پێی نازانێ ئێمە یەکێ لە پرۆژەکانمان ئەوەیەکەوە هەستین ئەم تەنگەشەی دەرونیە لە ناو خەڵقا دەرکین بزانین تایەتی یاننا بۆیە ئەو پرۆژەمان کە کردو چکە ئەو پرۆژەی کە ئێمە کردومانە پرۆژەکە گەورەیە بە 6 دکتۆر و 7 دکتۆر نابێت بەڵکو ئەبێ کۆمەڵ تیا بەشدار بێت چۆن ئێمە کۆمەڵ تیا بەشدارەکەین ئێمە 12 مەڵبەتی تەندروستیمان کردو بە نمونە ئەو مەڵبەتی تەندروستیە 4 کەسی لێوەرەگرین پزیشکێک و پزیشکێک و یاریدەدەری پزیشک و لەگەڵ پەرستیار و ئەمانە فێریانەکەین کەوا نەخۆشی دەرونی چییە هەڵچوون چییە تەنگەژەی دەرونی چیە ئەمانە چییە بۆ ئەوەی ئەگەر هاتووی هەندێک جار لە مەڵبەندی تەندروستی بڵێن کەلار ئەبینێ ڕۆژانە 20 کەسی کەس هەم ڕۆژە ئاینیشت دیێنەوە دەرمان وەرەگرێ فایدەنێ دەرزی وەرەگرێ فایدەنێ ئەبێ بپرسێ بڵێ ئەم کەسە بۆ ئەوە هەمیشە ئەم هەموو دیاردەی هەیە ئەبێ بچێتە وردەکارەکانە ئەوە بڵێ دەوەرە با لێو پرسم بزانام لە ژیان تا چی و بەسەر هاتۆ لە مناڵیەوە مێنەتی چی دیوە ناخۆشی دیوە چی دیوەوە تاکووای لێکە لێ دەرهێنێ ئەتوانێت هەر وردەوردە بە قسەش ئەو لێ دەرهێنانە ئەو هینە جۆرێکە لە چارەسەرکردن و هەروەها بۆی تێبگا کە هەموو شتە دەرزی و دەرمان نییە و ئەو ژماری ئێمەش نییەکەوە بتوان بچنە ئەو هەموو کۆمەڵەوە لەبەر ئێمە پرۆژەکان لێرە بەدڵ بوو بڵێ دکتۆر وەکو جەناب دەستا ئاماژۆ پێکرد مەسلەی بابلین گەڕانەوە بۆ پاشخانی ئەو کەسە ئەمە بەشێک دەبێت لە چارەسەرکردن ئەی چارەسەری کۆتایی ئەو نەخۆشیە دەرونیانە پێ دوایە بە هەوڵدان و قسە لەگەڵداکردن و کردنەوەی گرێکانە تۆک تێراپی بە زمان قسی لەگەڵا بکانی شت نییە دەرمانیش پێویستە بەڵام هەموو شتێک بە دەرمان نییە لەوانەیە دەرمان زۆر جار خەفەی دەرمانەکە زیاوانە پێی ڕابی زۆر جاریەمە دەرنەخۆش هەیە تەماشاکەی پێی ڕێت و ئالوودا بێ بەوە چونکە لێرە کە هینێکیان هەیە کەلیمەیەک هەیە بەنگلیزی پێیان سێلف مێدیکیشن یعنی بۆ خۆت چارەسەری خۆت دەکەی بە دەرمان مەسەرەن یەکێک دایمە هەست بێتاقەتەوە و بێهیوایە و بێ و تەماشاکەی هینەخواتەوە مەیەخواتەوە پێی مرتاحە بۆ چونکەکەم هەموو هینەکانی خەفا کاتەوە لەبەرەوە وردەوردە پێڕێ یا مەسەرەن دەرمانێکە لە خۆی بەکارهێنێ یەکێ لەم دەرمانە ئارام بەخشەکان یا من یەکێ لەم دەرمانە ئەنیکەوە دژی دڵە ڕاوچوو ئەمانەیە کەوا بەکارێن تەماشاقی فترەیەک پێی ڕایە باشە دکتۆر مەسلەی بەکارهێنانی بەنگ و مخدرات من زۆر جار لە میدیای کوردیە ئەوە دەخوێنمەوە کە دەڵێن بازرگانی بەنگ و مخدرات لەو سنوورەی هەرێمی کوردستانیشدا هەیە ینی نکۆڵی لێ ناکرێت بەکارهێنانی بەنگ و مخدرات بەشێکە لە نەخۆشیە دەرونیەکان یاخو هۆکارێکە بۆ نەخۆشیە دەرونیەکان بەڵێ پرسیارەکە زۆر جوانە لەوانەیە من شەڵەشدانێکی دەرونیم هەبێ بە خۆم نەزانم بەڵام کە یەکێ لە شتانە کێشبێکی لەو مادە سرکەرانە بەکارهێن تەماشاکان پێم خۆشە بەڵام خۆ دەزانی مادە سرکەر وەکو ئەوە نییە تۆ یەکجار بەکاری بێنێت و چاگەبی بەعکسەوە کە جگەرە بەکارێن جاری دوم زیاتر دێ جاری سێم جاری وای لێ ئیتر چییە لێ پێوەتر ڕایەت ئەو لەشی و دەرونی لەگەڵ ئەو مادەیە و ئەبووکو بنزینی لێ بەبێ ئەو مادەی ئیتر ئیش ناکە ینی خەلیەکانی و ناوی چیە مادەی بڵێن دەمارەکانی لەشی لەگەڵ ئەو مادەیە ڕایە بەبێ ئەو مادێ ناکە بۆیە جەناب دەزانیکەوە یەکێ لە گرفتەکانی ئەم وڵاتە پێشکەوتووە بەکارهانی مادە سرکەرەکانە کەوا لە هەموو بەپی لە ناو کۆمەڵا و هەزارها مەڵبەندیان کردوێتەوە بۆ ئەوەی کەوا ڕزگاریان بێ لەم دیاردەیە هەزارها شت و یارمەتی و بەخشین و شت بە پێشکەشیانەکەن بەس بۆی بێن چارەسەریان بکەن چۆ خۆ دەزانی ئەو کەسی کەوا ئەبێ بە مادە سرکەر بەکارهێنێ و بڵێن ئالوودە ئەبێ ئەو کەسانە تەماشا ئەەکەی نایەنەوێ لەوەی دوورکەن بۆ چونچەکەم ڕاستیەکان نبینێ بەرچای خۆی نبێن ئەو یەک شتەبینێ چۆنی دەستکەی و چۆنی بەکاربێن چۆنی پێخۆش بێ چ جۆرە هەماهنگیەک هەیە لە نێوان وەزارەتی تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق لەگەڵ لایەنی دەسەڵاتداران بۆ بنەبڕکردنی ئەو دیاردەیە بەڵێ خۆ زانی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان عێراقی سە وڵاتێکی فیدراڵە ئێمە وەزارەتی خۆمانمان هەیە بەس ئەو وەزارەتە هەماهنگە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقە و خاستە دیسەکە دار هاتووە بەڕاستی هەماهنگکە زۆر زیاتری کردووە یعنی ئێمە یەکێک لەو شتانێکەوە هەماهنگی ئەوانە بووە ئێمە ناهاتینە ئێرە چکەکەمەوانەیە کوردستان بێبەش وایە لەوە
لە ڕێگای وەزارەتی تەندروستی عێراقیەوە ئەمە لە لایەک لە لایشتر لە ڕێگای ڕێکخراوەکانی تر هۆی ڕێکخراو هەیە بە نمونە ڕێکخراوی هاردلان ئەراینس هەیە لە سلێمانی ئەم ڕێکخراوە کارەکە لەگەڵ هەموو جۆرە ئەشکەنجەکەی دەرونی هەموو جۆرە ئەشکەنجە و هەموو جۆرە ترۆماکانکەوە بەناوی پێوترە ئەیکە تقریبەوە 2 ساڵە خەریکێتی و لە لێرەوە یعنی بڵێن پارە و بوجە و ئەشتانی بۆ دانرێ و هەروەها ستافی ئینتەرناشنەڵی باشیش جێت هەم خەڵقیش فێرەکە و هەم نەخۆشی چارەسەرەکەن و بەو شێوەی کەوا لێرە هەیە یعنی دوای نەخۆشەکانەکەون لە هەر شوێنێک بێ ئەیانهێن وەروها مەڵبندێکی تریژی چارەسەرکردنی ئەشکەنجەی دەرونی هەر ئایدی ڕێکخراوێکی ئەڵمانیا ئەوی لە سلێمانی کارەکەن و بەڕاستی بەشی دەرونی ئەمەش یعنی چالاکە وەکو چالاکە و هەوڵەیات و ئەم کارانە زیاتر بکاتەوە. دکتۆر باس لە سەردانەکەی ئێستای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کرد ئەکرێ بۆ بینەرانی بەشی کوردی دەنگی ئەمریکای باس بکەی مەبەست لە سەردانەکەتان چی بوو؟ بەڵێ بەس بە کورتی باسی کەم وەکو باسم کرد وەزارەتی تەندروستی عێراق و وەزارەتی تەندروستی هینێکیان کردووە جۆرێک لە عەقدیان کردووە لە بین یەکتیەکەوە بێن هەندێک دکتۆر و کارمەندی تەندروستی لێرە تەدریب بکەن لەسەر نەخۆشە دەرونیەکان و لەسەر ئالوودەبوون بە دەرمان و لەسەر ئەو ئەشکەنجەدان و ئەمانە دەمان بۆ ئەوە خستوانەتە خۆ زین لێرە ئەوە نییە هەست کەسێ بێ وەکو بڵێن بە علااقات و بەشتە نییە خستوانەتە هینەوە پێش بڕکیەوە تقریبا چلتیمێک لە عێراق بەشی داوای کردوشتیوە پرۆژیان تەقدیم کرد لێرە لە وەزارەتی تەندروستی ئەمریکا تەماشایان کرد تقریبا 16 بە دڵ و دوای 16 شۆنی شۆرلیستیان کرد بە 8 ئەشتەکەیان بە 6 خۆشبەختانەی ئەمەیەکی بوو لەوانە لێرە کە هاتین بەڕاستی چاومان کراوەوە لە جەسۆشتی تازە بەڕاستی بەشداربوونی کۆمەڵ لە چارەسەرکردنا یەکێ لە شتە گرنگەکانە یعنی نابێ بەستۆدانیشی نەخۆش وەکو چۆنڵێ نەسیحەت لە تۆ وەرگری و قسە بە تاکە تاک بەڵکو ئەبێ ئەویش بێ بە جوود پارچەیەک لە چارەسەرکردن ئەویش بە واسەیەکی وشیارکردنەوەیان وردەوە دە لە ڕێگای ئەو شتێک کە دەستمان پێکردەوە لە ڕێگای نووسین و ڕێگای میدیاوە وەکو میدیانی جەنابتان و میدیاکانی ناوسلێم ناو کوردستان بە ئاوێ تەماشاقی ئێستا بۆیە وشیاری تەندروستی دەرونی بەرەو زیاتی ڕۆشتەوەتەوە. بەڵێ ببوورە بەژاری لە کۆنفرانسێکی تریشدا کرد لە ستانی جۆرجیا لە ئەتلانتا. بەڵێ لە ئەتلانتا کۆنگرەیەکی زۆر جیهانی ژڕپیانەوە کۆنگرەیانی 28 نەونەتەوەی 28 تقریبا 18 وڵاتی جیهانی تیا بەشدار بوو ئێمەژێکی لەو شتانە بەڕاستی ئێمە دەتوان بڵێن بەختیار بووین و بەختەوەر بووین کەوا بەکارێژم چونکە بەڕاستی بە سەتەها توێژینەوەی تیا بوو لەسەر هەموو شتێک لەسەر پەیوەندی لە نێوان مناڵ و دایکیا پەیوەندی لە نێوان باوکیا پەیوەندی مناڵ چۆن ریکێک مناڵ چۆن تووشی ئەشکەنجا بێ مناڵ چۆن تووشی ئەشکەنجەی دەرونیە بێ مناڵ چۆن تووشی تەنگەشەی دەرونیە بێ مناڵ چۆن ئەبێ قسەی لەگەڵا بکەیت لەوە دەستی پێکردووە تاوە لە پاش ئەم سەردانەتا بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو ئەزمونانەی کە لێرە بینیوتانە ئەمان دەکەمە دوا پرسیارم چی لەگە خۆتانە بۆ هەرێمی کوردستانی عێراق دەبنەوە؟ وەڵڵاهی هیوا زۆرەمێنەوە بەڵام هیواکانەکەین بە کردار بەڕاستی و یەکی لەو شتانی کەوا بە تەمان یەکسەر دەستی پێ بکەین ئینشاءڵڵا و تەمانوەکو باسم کرد وەزارەتی تەندروستی زۆر هاوکارە بەڕێوەبەری گشتیەکان زۆر هاوکار بەڕێوەبەری گشتی سلێمانی ئێمە کە ئیشەکەی تیاکەین زۆر هاوکارمانە لەو کارەیە یەکەم شت بە تەماین کە وەختی ئەمە ئێستا شوێنێکی تایبەتیمان خەریکە شوێنێکی بڵێن فراوانمانێنێ ئەتوانین دەست پێ بکەین یەکسەر بە چارەسەرکردنی ئەو کەسانی کەوا ئالوودەی مادە سەرکەرەکان یەکێ لەو یاخود مادە هۆشبەرەکانی پێڵێن ئێمە ئەو کەسانە دەست پێ بکەین بەوە اینجا کە دەست پێ بکەین بێزگەلەوە وشیارکردەوە دەست پێ بکەین اینجا پرۆگرامەکەی خۆشمان وردەوە دەست پێ بکەین بەڵام تۆزە ئەوە بجێتێکی ئەوێ لەسەر ئەوە اینجا بجیدە هەوڵێین یەکێک لە ڕێکخراوەکان لێرە بەشکم یارمەتیمان بە بچین ئەو بجێکەین جێبەجێ بکەین لە کوردستانە. دکتۆر جەمال عومەر تۆفیق پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سپاسدانەکەم زۆر پێخۆشحاڵم بەڕاستی هاتم ئەم شوێنە تایبەتیە ببینم کەوا بەڕاستی هەمیشە گوێی لێگرم و خۆم
خولیای ئێرەم سپاس دەکەین. سپاس دەکەم.